جاریشکە دێنەوە سەر فشەی کوردایەتی و سەر ڕێفراندۆمی بەتاڵ ڕێفریدانەکەی سیاسەتمەدارانی کوردی کە شکستیان هێناوە لە هەموو ڕوویەکەوە. ئەمانە کە شکستیان هێناوە چۆن دەوڵەت دروست دەکەن؟ 26 ساڵە خەڵک شکستی ئەمانە ئەبینێ، پێشتریش خەڵک ئەوەی کە شۆڕشەکەی تەقیمەکرای زانی بایی چەندن. ئەو کەسانی کە ئەیانزانی ئەمانە لە سەردەمانی 61ەوە زیندانی ماوەت و خەلان و ڕایات و ئەو زیندانانیان بەردەوام هەر کردووە بۆ بەرهەڵسکارانیە. ئەنجا ئێستاش زیندانی حیزبی، زیندانی ڕسمی، زیندانی لاکۆڵان، سێ جۆر زیندانیشمان لەم بابەتانە هەیە. ئەمانە کە شکستیان هەناوە لە دامەزراندنی دەوڵەتی کوردی لە مەدای زیاد لە 100 ساڵ خەباتکردن، 100 دانە ساڵی ڕەبەق، چونکە پەیوەست بوون دائیمە بە ئامانجی دەرێ، بە پلانی دەرەکی. پلانی دەرەکیش کار بۆ خۆیەکە، هەروەکو کێسنجەر بە ڕەفسەن بە مەلا مستەفای وتووە، خۆ لە سیاسەتە کاری خێرخوازی نییە. ئەنی خەڵک خێرت پێ ناکە دەوڵەتت بۆ دروستکە، سەیری مەساڵحی خۆیەکە. تۆ مەساڵحەکانی ئەو چەند دێنیتە دی تاکو دەوڵەت تۆکەیەکت بۆ دروستکە. ئەمانە شکستیان خواردە باش. ئێمە بڵێن دروستکردنی دەوڵەت خەتای کوردیتیان نیە، تا ڕادەیەکی زۆر بڵێن چونکە ئەوە علاقەی هەیە بە موافقەتی نێودەوڵەتیەوە، علاقەی هەیە بە زلهێزەکانی حەقی ئەوەی حەقی ڤیتۆیان هەیە و پێش 1948 شەوانی کە عوسبەت الئومەمیان لەبرد بەڕێوە. ئەوانەی جەنگی جیهانی یەکەم و دووهەمیان ئیدارە کرد و کۆتاییشیان پێهێنا لەو کاتێک کە خۆیان ویستیان، دوای کوشتنی ئەو هەموو مەلایەن خەڵکە و دوای وێرانکاری بەسەر جیهانەکە هێنایە. دروستکردنی دەوڵەت ڕەزامەندی ئەوانەیە، ڕەزامەندی ئەوانە احتیما دەکاتەوە سەر کۆمەڵە مەرجکە بێت لەو شوێنەیە هەبێ. ئەم شوێنە ئەم کۆمەڵە مەرجە چۆن نەتوانن بێنە دی کە لە لایەکی ترە ئیزدیواجێتێکیان هەڵگرتووە، لە لایەکەوە ئەڵن بە خەڵکەکە بڵێ هیوا ئاواتی ئێوە هێنینە دی، لە لایەکی تریشەوە هیوا ئاواتی ئەوان و بەرژەوەندی دەرەکی دێنەتی. ئەمانە کە فاشل بوون لە دروستکردنی دەوڵەتی کوردی، باش ئەوە زۆر گلەیان لێ ناکەین، یا بەگشتی گلەیان لێ ناکرێت، چونکە ئەواڵن باش ئەوە تەیموری شەرقیەوە ئەریتریاوە جنوبی سوودانەوە وڵاتانە ئاوا دروست بوون، ئەوان مەساڵحێکی دەرەکی تایە و والحاصل دوورە لە بۆرەی سڕاع وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێڵێن. بەڵام خۆ ئەمە جێی گلەییە کە لە ناو خۆیانیان توانی وەکو دەوڵەت تەسەڕوفکردن. سیمای دەوڵەتیان دروست کردووە، پەرلەمان و حکوومەت و ئەنجا دەستگا ڕەسمیەکانی دەوڵەت و لە جێش و لە پۆلیس و هەرچەندە جێش هیچ نەبوو، یعنی هەر پێشمەرگە و میلیشیایە، لە جێش و لە پۆلیس و لە مخابرات و لە دەوائر و لەو شتانێکی ئەیان بردەوە بەڕێوە. هەرچەندە ئەمەش دیسان پەرلەمانەکەش شتێکی قەستی نەبووە، چاوشارچێ بوو لەگەڵ ڕۆژئاوای کردیان و کە ئەنەما ئەو تا ئێمە پەرلەمانانێ. سوید هەموو ئیمکانێتێکی پەرلەمانەکەی بۆ تەمین کردن. ئەنجا ئێوە گەر ملاحەڵەتان کردوێ بینای پەرلەمان هەر بیناکۆنەکەی قەدیمە، بیناکۆنەکەی مەجلیسی تەشریعی تەنفیزیەکەی سەدام حوسێنە، بینایەکە لە بینای پەرلەمان ناچێ بەڕاستی. ئەڵێ بیناکانی محەممەد فایدە لە لەندەن کە دروستەکە لە ژێرەوە هەیکەلی خۆی تا دروستەکە و لەسەرەوە بازار، ئەم بازارە جادای قفڵش درا. ئەگەر ئەمە پەرلەمانە ئادەی بزانین چی کردن پەرلەمان محاسبەی وەزیرێکی کرد، ئەو یاسانەی دایڕشت لە دژی ئیسلام غەیری ئەم یاسانە هیچی تری کرد بۆ میلەت، حەقی بناو، حەقی تەقاعودی، حەقی خەڵکێکی داما، حەقی جوتیار، حەقی کرێکار، حەقی خەڵکێکی داما، هەیە هیچ شتێک کراوە، هیچ شتێ نەکراوە. پەرلەمانێکیان قوت کردێتەوە، پەرلەمانێکی فشە. دەستگاکانی هەمووی وا بوون، کلیلەکەش ئێستەوە کوتموان لە بەنەخێنەکەی کاک مەسعود. حکومت لەو زاڵمتر، لەو مجرمتر، لەو خیانەتکارتر، هەر حکومەتێ لە حکومەتەکانە هاتە حکومەتی یەکەمی فواد ماسوول چون بۆ پیرۆزبایی و پێمان خۆش و مقابلەمانکردن و بە وەفد ڕۆیشتی ماوەس شەمحەمەدی بەرزنجی ڕەحمەتی خوای لێ بەڕێزی وەفدەکەمان بوو پیرۆزبایی لێکرا و لە دکتۆر فواد و جەنابەت بەڕێزیت و خریجی ئەزهەریت و وەلەو ملحید و بێدینیشی کاکە لە حکومەتەکەی خۆمانە فاشل بوو کەچی کردیانە بە ڕئیسی عێراق. تمەد ڕئیسی عێراقیشیان بۆ ئەوەیە بەس ئیمزا بکە، لەبەرەوەی جەناب تاڵەبانی زۆری ئیمزا بۆ کردوون، ئێستاش وا بردویانە بۆ ئێران بۆی کۆتا ئیمزا بکە چونکە ئیترە مرێ، وەکو مەلیک حوسێن هێنایانەوە بۆی لە وڵاتەکەی خۆی بمرێت، لە ڕێگای ئیمزایان پێکرد کە وەلیەکەی دوای خۆی وەلی ئەمر دوای خۆی وەلی عەهدەکەی براکەی نییە، کوڕەکەیەتی کە شا عەبدوڵڵای هاتە شوێنی. ئەمەش ئێستا بەرزە جەناب تاڵەبانی تاکو نەمردووە خێرا پەنجەمۆرێکی پێ بکەن بەسەر بیستی اتفاقاتی ترا، چونکە لە سەردەمی ڕێئاسەتەکەشیە
وەکو ئەوە بوو دەستێک مححمودی ئەحمودی نەژاد و دەستێکی تر جەلال تاڵەوانی بە هەردووچیان ئیمزای اتفاقی دەکەن هەردووچی لە ساڵحی ئێران ئەمانە پیاوی دەوڵەت و حکوومەت ئێمانە حیزبەتێکەکەشیان چۆن بردو بەڕێوە